کارۆچکەیە تەواوی کارەباکەی لە وزەی خۆرەوە دێت. چەند هەفتەیەک پێش ئێستا چوومە ئەو شارۆچکەیە کە تەواوی کارەباکەی لە تیشکی خۆرەوە دێت. شارۆچکەی باب کاکڕانچ دەکەوێتە ویلایەتی فلۆریداوە کە زۆربەی ڕۆژەکانی ساڵی خۆرەتاوە. ئەم شارۆچکەیە نوێنەرایەتی ترندێک یاخود ڕەوتێکی گەورەتر لە ئەمریکا دەکات بۆ کارەبایەکی هەرزانتر و ژینگە دۆستتر. لەم ساڵانەی دواییدا ژمارەی ئەو ئەمریکیانەی کە وازیان لە کارەبای نەریتی ژینگە پیسکەر هێناوە بۆ کارەبای پاک و خۆنیۆکەرەوەی تیشکی خۆر زۆر زیادی کردووە. ساڵی پار نزیکەی 5 ملیۆن سیستەمی دابینکردنی وزەی خۆر سۆلەر پانێل لە ئەمریکا لە کاردا بوو. ئەوەش زیادبوونێکە بە ڕێژەی 262% واتە زیاتر لە 2 هێندە و نیو بە بەراورد بە ساڵی 2016. ئەمڕۆ تیشکی خۆر کارەبای زیاتر لە 4 ملیۆن ماڵی ئەمریکا دابین دەکات. ئەوەش نزیکەی 3 هێندەی ژمارەی ماڵەکانی کوردستانە. کاتێک سەیری ئەم بەرنامەیە دەکەن دەمەوێت ئەم پرسیارەتان لە مێشتا بێت. ئایا دەتوانین بە تیشکی خۆر کارەبای تەواوی هەرێمی کوردستان دابین بکەین؟ ئەم بەرنامەیەش وەڵامەکەی دەداتەوە. کە چوومە شاری باب کاکڕانچ هێندە پێی سەرسام بووم حەزم دەکرد لێ بژین. ئەم شارەوەنە جوانە بەڕاستی هەرەمەوێ ئێستا کێتیایە بژین سەیریکەن سەیری ئەو دەریاچەیە بکە سەیری پاک و خاوێنی شۆستەکەی ینی بەڕاستی شارێکی جوانە شارێکی زۆر زۆر جوانیان دروست کردووە کە بە تەنیا بە تیشکی خۆر کارەکات. درەختی زۆر و دەریاچەی سروشتی و دەستکرد تەنیا دیمەنی شارەکەیان جوانتر نەکردووە. یارمەتی دەرن لە گۆڕینی بای وشک و گەرم بۆ شنەبای تەڕ و فێنەکی. باب کاکڕانچ شارێکی نوێیە و ساڵی 2016 بەردی بناغەی دانرا و ساڵی 2018 کرایەوە. ژمارەی دانیشتوانی ئەمڕۆ نزیکەی 5,000 کەسە. بەڵام ئەم ژمارەیە چاوەڕێ دەکرێت لە چەند ساڵی داهاتوودا دەهێندە زیاد بێت. درەختی ئالەم شێوەیەش بەکارەهێنرێت بۆ ئەوەی کارەبا لە ڕێگەی تیشکی خۆرەوە بۆ ئەم شارۆچکەیە دابین بکرێت. ئەم درەختە لەلایەکەوە بۆ سیمای شار جوانە لەلایەکی تریشەوە ئەرکێکی هەیە. گەڵەکانی ئەم درەختە لە ڕاستیدا پانێڵی خۆرن کە کارەبای خۆر بە ڕۆژ کۆ دەکەنەوە لەلایەک سێبەر دروستەکان لەلایەک جوانی و لەلایەکی تریشەوە وزەی پاک بۆ ئەم شارە دابینەکەن. من و هاوسەرەکەم نزیکەی 2 ساڵ و نیو لەمەوبەر گواستمانەوە ئێرە. هۆکاری زۆرمان بۆ هەڵبژاردننی ئەم شارۆچکەیە ئەوە بوو لەوانەیە کارەبای تیشکی خۆر و زۆر شتی باشی دیکە کە لێرە هەن شۆستەکانی بەرینن. یاریگەی یاری گۆڵفی لێیە. نزیکەی هەموو شەوێکی هەینی و شەممە دا عەرەبانی لە فەفرۆش لێرە کۆ دەبنەوە. لەنێو ئەو فریزە گەورەدا منداڵان بە خۆیان یاری دەکەن. لە کاتێکدا کۆنسێرت لە دەرەوە ساز دەکرێت و خەڵکی بۆی کۆ دەبنەوە. جگە لە پانێڵی خۆر زۆر شتی دیکەی لەم شێوەیە هەن وەک بەشداریکردنی کۆمەڵگە، شوێنی سەلامەت بۆ ڕێکردن و ڕێگەوبانی چاک. چۆن ئێرە دۆزیەوە؟
هاوکارێکم باسی قوتابخانەی نوێ و پێشکەوتنەکانی ئێرەی کرد بۆیە من و هاوسەرەکەم سەردانمان کرد سەرسام بووین بە پاکژی و ژینگە دۆستی شوێنەکە هێڵەکانی کارەبای بەژێر زەویدا دەڕۆن پێشکەوتنە مۆدێرنەکان لە بواری پانێڵی خۆر و تایبەتمەندیەکانی دیکە لە کۆتاییدا وایان کرد کە خانووەکەمان لێرە بکڕین تۆ پەرستارێکیت کە پێشینەی تەندروستیت هەیە بە دڵنیاییەوە تەندروستی بۆت گرنگ بووە لە بڕیارەکەتدا بەدڵنیاییەوە تێکەڵاوی کۆمەڵایەتی زۆر گرنگە بیرۆکەی ڕۆیشتن بۆ چێشخانەیەک کە دەڕوانێتە سەر دەریاچەیەک یاخود گرتبوونەوە لەگەڵ هاوڕێکانت لە تەنیشت عەرەبانی لە فەفرۆش و گوێگرتن لە میوزیک خۆشترین شتن ئەوەش لە هەموو شوێنێک دەست ناکەوێت هەموو ڕۆژێک لە شوێنێک دەژیم کە خەڵکی بۆ گەشت و سەیرانکردن بۆی دەچن ئەوەش لە هەموو شوێنێک دەست ناکەوێت بە نزیکەیی لە هیچ شوێنێکی دیکە ئەوە دەست ناکەوێت ئێستا ڕێ هاتوچۆم دوورترە بۆ شوێنی کارەکەم بەڵام کێشە نییە چونکە ئەم شوێنە شایەنیەتی وەکو دەبینن سەربانی خانووەکانی ئەم شارۆچکەیە پانێڵی وزەی خۆریان لەسەر نییە. باشە لە کوێوە وزەی خۆری بۆ دابین دەکرێت. لە ئەمریکا کاتێک باڵەکان سربەخۆ واز لە کارەبای نەریتی دەهێنن بۆ کارەبای تشتی خۆر پانێڵی وزەی خۆر لەسەر بانەکانیاندا دەنێن. سەربانی خانووەکان ڕوبەری پێویست بۆ دابینکردنی کارەبای ماڵێک دابین دەکەن. لە بابکاکرانج ڕێگەیەکی دیکە گیراوەتە بەر خێڵگەی دابینکردنی وزەی خۆر دروستکراوە. گەشتمە یەکێک لەو کێڵگانەی تیشکی خوار کە دەڵێن کێڵگەی خۆری سۆڵە فارم کە کارەبا دابینەکات بۆ شارۆچکەی بابکاکرانج لێرە ڕایگرم ئەوەی دەیبینی کێڵگەیەکی دابینکردنی وزەی خۆرە کارەبا لە وزەی خۆر ڕوبەری ئەم کێڵگەیە 1700 دۆنمە واتە هێندەی 333 یاریگای تۆپی پێدەبێت. ئەم کێڵگە گەورەیە پێویستە بۆ دابینکردنی کارەبای ماڵ و دامەزراوەکانی شارەکە. لە ماوەی 5 ساڵی ڕابردوودا لە سەرانسەری کالیفۆرنیا، نیڤادا، ئەریزۆنا، تەکساس، فلۆریدا و جۆرجیا سیستەمی سۆلار پانەڵ دەفرۆشم. سوودی زۆری هەیە. کێ نایەوێت پارەی کارەباکەی لە 150 کەم ببێتەوە و پشت بە کارەبای نەریتی نەبەستێت. پێت وایە پاڵنەری سەرەکی پشت زیاربوونی خواستی ئەمریکیەکان بۆ وزەی خۆر چییە؟ نەک تەنیا فلۆریدا ئەمە تەواوی ئەمریکای گرتووەتەوە. بەدڵنیاییەوە بۆ نمونە نرخی کارەبا لە بەریتانیا بە ڕێژەی لە 150 بەرز بووەتەوە. پێویستیەکی جیهانی بۆ وزەی خۆر دروست بووە. باسی ئەوەش ناکەم کە هەندێک وڵاتی جیهانی سێم کارەبایان کەمە یاخۆت هەرنیانە. جوانترین شت لەبارەی وزەی خۆرەوە ئەوەیە کە تۆ ویستگەیەکی بچووکی کارەبای تایبەت بە خۆت دروست دەکەیت. دروست لەو شوێنەی کە لی دەژیت. پێویستت بە تێبەڕبوون بە تۆڕ و وایەری درێژی کارەبا نییە. ئەمە شواتە سەلامەتی زیاتر لە کارەبای نەریتی ئەگەر تەنیا هێڵێک لە کار بکەوێت هەمووان دەکرێت کارەبایان ببڕدرێت. بۆ دابینکردنی کارەبا بۆ ماڵان پێویستت بە کێڵگەی وزەی خۆر نییە. زۆر جار تەنیا سەربانی خانووەکان بەسن. من لە ویلایەتی ڤێرجینیا دەژیم. ویلایەتێک کە ساڵانە ژمارەی ڕۆژەخۆرەتاوەکانی لە کوردستان کەمترە. سەرڕای ئەوە کۆمپانیەکانی دابینکردنی وزەی خۆر زۆر جار پۆستە بۆ ماڵەکەم دەنێرن و دەڵێن دەتوانن سەربانی ماڵەکەم بکەن بە سۆلەر پانێڵ. لەوەش گرنگتر دەڵێن دەتوانن کارەبای تەواوی ماڵەکەم بە وزەی خۆر دابین بکەن
بە قیستێکی مانگانە کەمتر لەو پارەی ئێستا بە کارەبای نەریتی دەدەم. کاتێک ئەو نامانە دەخوێنمەوە خەیاڵم دەچێت بۆ کوردستان و لە خۆم دەپرسم باشە ناکرێت کۆمپانیایەکی دابینکردنی وزەی خۆر لە کوردستان هەبێت و بە قیستێک کە زیاتر نەبێت لەو پارەی خەڵکی بە مۆلیدەی دەدات 24 کاژێرە کارەبای خۆر دابین بکات. هەندێک کۆمپانیا ڕیکلام دەکەن کە بێدانی پێشەکی سیستەمی کارەبای خۆر لە ماڵەکانمان بە قست بۆ دانێنن. لە ڤێرجینیا دەژین بەردەوام ئەو پۆستانم پێ دەکات. ئایا ئەوە ڕاستی تێدایە؟ بێگومان بەردەوام بەو شێوەیە کار دەکەین. $1 پێشەکی نادەیت. قسی مانگانە شت کەمتر لەو پارەی ئێستا مانگانە بە کۆمپانیەکانی دابینکردنی کارەبای دەدەیت. تەنیا گرفت لە زستاندایە کە هەندێک ڕۆژ خۆری پێویست نییە و کارەبای پێویست بەرهەم نایەت. لە ئەمریکا ئەم بۆشاییە بە کارەبای نەریتی وەکو گازی سروشتی پڕدەکرێتەوە. ئەمە بەو مانایە نایەت کەوانی کارەبای ماڵەکەیان کردوتە سۆلەر پارەی 2 کارەبا دەدەن. نەخێر، پرۆسەکە بەم شێوەیە. لە هاویندا سۆلەر پانێڵەکان کارەبایەکی زیاتر لەوە بەرهەم دێنن کە ماڵان پێویستیانە. کارەبا زیادەکە دەفرۆشنەوە بە کارەبای گشتی و بە پارەکەی لە زستاندا کارەبای پێدەکڕن. ئەمەش پرۆسەیە کە ئۆتۆماتیکی ڕوودەدات چونکە کارەبای سۆلەر و کارەبای گشتی ماڵان پێکەوە بەستراون. لە ئەمریکا هیچ ویلایەتێک هێندەی ویلایەتی دڵڕفێنی هاوای بۆ وزە سوود لە تیشکی خۆر وەرناگرێت. لە کۆی 100,000 دانیشتوی ویلایەتەکە 23یان لەخۆرەوە کارەبا وەردەگرن. لە دوای هاوایی ویلایەتی نیڤادا دێت، پاشان کۆڵرادۆ، پاشان کالیفۆرنیا کە گەورەترین ویلایەتی ئەمریکایە لە ڕووی دانیشتوانەوە. بەڵام دوای توێژینەوەیەکی زۆر و گفتوگۆ لەگەڵ دوو پسپۆڕی وزەی خۆردا بۆم دەرکەوت دابینکردنی کارەبا لە ڕێگەی تیشکی خۆرەوە بۆ هەموو ناوچەیەک دەست نادات و ئەم بربەستانەی خوارەوە لە ئارادان. یەکەم، ڕووبەر بۆ دابینکردنی کارەبای شارێکی گەورە بە تەواوی دامەزراوەکانیەوە پێویستت بە ڕووبەرێکی زۆر هەیە بۆ دروستکردنی کێڵگەی وزەی خۆر. بۆ نمونە بۆ دابینکردنی 500 مێگاوات کارەبا پێویستت بە ناوچەیەکە بە ڕووبەری 20 کیلۆمەتر دووجا. ئەوەش 5 هێندە زیاترە لەو ڕووبەرەی کێڵگەیەکی ناوکی پێویستێتی بۆ دابینکردنی هەمان بڕی کارەبا. هەندێک شوێن کە خاکی زۆریان نییە و ئاویان هەیە چارەسەر ئەم کێشەیەیان کردووە. بۆ نمونە لە پورتوگال کێڵگەی وزەی خۆر لەسەر ئاو دروست دەکەن. دروستکردنی ئەم کێڵگانە لەسەر ئاو پسپۆڕان دەڵێن سوودی دیکەشی هەیە چونکە پانێڵەکان فێنک ڕدەگرن توانای بەرهەمێنانی وزەیان زیاتر دەبێت. لە هەمان کاتدا پانێڵەکان سێبەر بۆ ئاوەکە دابین دەکەن و بە هەڵمبوونی ئاوەکە کەمتر دەکەنەوە. دووەم، هەڵگرتنی کارەبا چونکە شەوان تیشکی خۆر نییە پێویستمان بە پاتری گەورە هەیە کە ڕۆژانە وزەی خۆر کۆب کاتەوە تا ئەو کاتانەی تیشکی خۆر بە دەرەوە نییە بێکارەبا نەبین. ئەگەر نا شەوان بێکارەبا دەبین و شاهۆمین نابینین. بە شخصیەتە خولق و معرفەتێکی باشی هەیە. ئەم پاتریانە کە کارەبامان بۆ خەزم دەکەن زەویان پێویستە. بۆ دابینکردنی کارەبای ماڵێک کێشە دروست نابێت چونکە پاتێگە لە بەفرگرێک بچووکترە. بەڵام بۆ دابینکردنی کارەبای دامەزراوەیەکی گەورەی وەکو نەخۆشخانەیەک دەکرێت پێویست بە ژمارەیەکی زۆر پاتری هەبێت. سێم، سێبەر و بربەست. لە هەندێک شوێندا باڵەخانە بەرزەکان بربەست دروست دەکەن بۆ باڵەخانەکانی دەوروبەریان و دەیان خەنە ناوچەی سێبەراویەوە. ئەو شوێنانەی دەکەونە سێبەرەکەوە گرفتیان بۆ دروست دەبێت چونکە پانێڵەکان لە سێبەردا ناتوانن وزەی خۆر زۆر کۆبکەنەوە. بەڵام لە هەندێک شوێن بە تەکنۆلۆژیا چارەسەری ئەم کێشەیەش کراوە. بۆ نمونە لە هۆڵەندا تەکنۆلۆژیایەک کە بەژیری دەستکرد کار دەکات وا دەکات ئاڕاستەی پانێڵەکان بەردەوام بگۆڕێت و دوای تیشکی خۆر بکەوێت. باباسی ئەم کۆمەلگایە بکەین باب کاکڕانج. ئەمە شارۆچکەیەکی بچووکە.
تۆکو پسپۆڕێکی کارەبای خۆر پێت وایە ئەم ئەزمونە دەکرێت بۆ شارێکی گەورەتر کۆپی بکرێت. بە دڵنیاییەوە 100% شارەکان لایتی سەر جادەکان و ئاماژەکانیان کردووە بە سۆلار. لە سەرانسەری ئەمریکادا بە چەندین شێوازی جیاواز سوود لە وزەی خۆر وەردەگیرێت. لە ساڵی 2010ەوە ئەم کارە دەکەم. ئەوە 14 ساڵە تا ڕادەیە گۆڕاوە. سەرەتا سۆلار پانێل گران بوون و وەک ئێستا باش نەبوو. ئەو بەرهێنانەکەت قازانجێکی ئۆتۆی نەدەبوو. بەڵام لە 3 ساڵی ڕابردوودا لە دوای ڤایرۆسی کۆرۆناوە بارودۆخێکی نوێ دروست بووە. خەڵکی ئەمڕۆ بە هەڵبژاردننی سۆلەر قازانجێکی زۆر زیاتر دەکەن. پانێل و ئینڤەرتەرەکانی خۆر ئەمڕۆ زۆر باشن و جێگەی متمانەی زیاترن. لە کاتێکدا پارەی کارەبا لە ویلایەتی فلۆریدیا و تەواوی وڵاتەکە بەردەوام لە زیادبووندایە. هۆکاری ئەوەش نەوت و غازە. لە فلۆریدا بە تایبەتی گازی سروشتی. لە کاتێکدا زۆربەی شارەکانی باکووری وڵات هێڵی گازی سروشتیان هەیە وەکو سەرچاوەیەکی دیکە. لێرە لە فلۆریدا هەموو شتێکمان بە کارەبا کار دەکات. بە دەگمەن ئامێرێکمان هەیە بە کارەبا کار نەکات. ئەمە ژوای کردووە فلۆریدا زیاتر بەرامبەر هەڵاوسانی ئابووری هەستیار بێت. ساڵانە 11.9% نرخی کارەبامان دەچێتە سەر. چاوەڕێ ناکەم ئەوە بەم زوانە کۆتایی بێت. ئەمە چ کاریگەریەکی لەسەر پیشەسازی کارەبای خۆر هەبووە بەهۆی زیادبوونی کاریگەری سۆلەر پانێلەکان و ئینڤەرتەرەکان نرخی کارەبای سۆلەر دابەزیوە. ئەو هۆکارە لەگەڵ ئەو ڕاستیەی کە نرخی کارەبای نەریتی بەرز بۆتەوە قازانجێکی گەورە ئامادەیە بۆ ئەوانەی کارەبای ماڵەکەیان دەکەنە سۆلەر. تەنانەت ئەگەر بە قستیش سیستەمی خۆر بکڕیت هێشتا 30% پارەی باجت بۆ دەگەڕێتەوە. ئەوە جگە لەو باجەی کە بۆ دەگەڕێتەوە. تەنانەت باسی هاندانەکانی باجمان نەکردووە. تەنیا باسی ئەو قازانجە ڕاستەوخۆیە دەکەین بەهۆی سۆلەر پانەلەوە دەست دەکەوێت. سیر دەکەی چەند ساڵی پێدەچێت تا بەرهەمی وەبرهێنانەکەت لە کارەبای خۆر بخۆیت. ئەوەی دەتخاتە بارودۆخێکی زۆر باشەوە ئەو 30% باجە کە بۆت دەگەڕێتەوە. ئەوەش زۆر یارمەتیدەرە بۆ کۆمپانیاکانی سۆلەر. وا دەکات ئەم کۆمپانیایە لەگەڵ خەڵکی یاسایی قسە بکەن و پێیان بڵێن کە تێچووی سیستەمی سۆلەر ئەوەندەیە، بەڵام ئەم تێچوونە وا دەکات ساڵی داهاتوو بڕێکی زۆر پارەی باجیان لە حکوومەتەوە بۆ بگەڕێتەوە. ئەمە تەنیا و پارەی کارەبانیە کە ماگانە دەیدێت. زۆربەی خەڵک نازان ئەو هەموو پارە ماگانە بۆ دەدەن، چونکە پارەی کارەبایان ماگانە ئۆتۆماتیکی لە بانکەکانیان دەڕوات. نرخی کارەبا لە تەواوی وڵاتە و تەنانەت جیهانیشدا بەردەوام لە زیادبووندایە. هەر تێبینیشی ناکەیت. تێبینی ناکەیت چونکە عادەتەن لە زستاندا نرخەکە زیاد دەکەن کە ماگانەت کەمە. بەڵام کە هاوینی داهاتوو دێت لە بیرت دەچێت و لە پڕێکدا ماگانەیەکی خەیاڵی دەدەیت. کە کالیفۆرنیام جێهێشت ماگانە بۆ هەر کیلوواتێک 54 سنتمان دەدا. ئەمساڵ ئەم هاوینە نرخەکە نزیکەی 75 سنتە و بۆ هەر کیلوواتێک. ئەمە شێتت دەکات کە بیری لێ دەکەیتەوە. وتت 54 سنت بە 75؟ بەڵێ ئەوەش نزیکەی قستی مانگێکی خانوویەکە لێرە لە فلۆریدا. هەرگیز ناتوانانی چاوەڕێ بکەیت ئەم زیادبوونی نرخە بوەستێت. بۆچوونێکی هەڵە هەیە کە دەڵێت پێویستە تەواوی ڕۆژەکە خۆرەتاو بێت تا کارەبای تەواو بۆ ماڵێک دابین بکەیت. ڕاستیەکەی پانەڵەکانی تیشکی خۆر لە ڕۆژێکدا پێویستیان بە تەنیا 4 بۆ 6 کاژێر تیشکی خۆری بەتین پیک سەن هەیە تا پێداویستی ماڵێک دابین بکەن. ئەو ڕۆژانش کە تیشکی خۆر بێهێسترە و هەور هەیە پانەڵەکانی تیشکی خۆر هێشتا کار دەکەن، بەڵام کەمتر وزە کۆ دەکەنەوە. با ئێستا بگەڕێینەوە ماڵەوە بۆ کوردستان. ئایا تیشکی خۆر بۆ کوردستان دەست دەدات یان نا؟ ئەگەر دەست دەدات بۆچی بە شێوەیەکی بەرفراوانتر سوودی لێوەرنەگیراوە بۆ چارەسەرکردنی قەیرانی کارەبا؟
دوای توێژینەوەیکی زۆر و قسەکردن لەگەڵ پسپۆڕان بۆم ڕوون بووەوە هیچ بربەستێک نییە بۆ دابینکردنی کارەبا لە ڕێگەی وزەی خۆرەوە بۆ زۆربەی ماڵەکانی کوردستان بەوانەشەوە کە لە ناوچە شاخاویەکان دەژین. ئەی بۆ وەرزی زستان کاتێک دنیا هەور و بارانە و خۆر نایەتە دەرەوە لەو وەرزەدا کە خۆری پێویست نییە کارەبای نیشتیمانیمان هێندە دەبێت بۆ شایەکە پڕ بکاتەوە. بە کورتی سۆڵەر دەتوانێت بە ئاسانی لە ساڵێکدا لانی کەم 3 وەرز کارەبای 24 کاژێریمان بۆ دابین بکات. ئێستا ڕەنگە بتانەوێت بزانن نرخەکەی چەندە. لە ئەمریکا بە گوێرەی دوایین هەڵسەنگاندنی گۆڤاری فۆربسی ئەمریکی تێچووی سیستەمێکی سۆلەر پانێل لە وڵاتە لە نێوان 20,548 دلار بۆ 3666 دلارە بە بازاڕەکەی 2 دەفتەر تا 3 دەفتەری تێدەچێت. بەڵام لە ئەمریکا چونکە حکوومەت هەندێک پارەی باجت بۆ دەگەڕێتەوە ئەم نرخە زۆر کەمتر دەبێتەوە. واتە حکوومەت هانی خەڵکەکە دەدات کارەبای ماڵەکەی بۆ کارەبای خۆر بگۆڕێت چونکە کارەبایەکی ژینگە دۆستە. لە کوردستان دەکرێت لە وڵاتێکی وەکو چینەوە بە نرخێکی هەرزانتر سۆلەر پانێڵی کوواڵەتی بەرز بهێنرێت. تەنیا ژینگە هۆکار نییە تا حکوومەت و کەرتی تایبەت پێکەوە کار بکەن بۆ وەدیهێنانی یەکێک لە درێژترین خەونەکانی تاکی کورد هەبوونی کارەبای 24 کاژێری. دەکرێت حکوومەت ڕۆڵی نێوەندگیر ببینێت لە نێوان هاوڵاتیان و کۆمپانیەکان تا کۆمپانیەکان بە قیستێکی مانگانە کە لە پارەی مۆلیدە زیاتر نەبێت سیستەمی سۆلەر بۆ ماڵەکانی کوردستان دابین بکەن. لەو شوێنانەی سۆلەر دەستنادا دەکرێت سوود لە تۆرباینی با و هایدرۆپاوەر ئاوی وەکو دەریاچەی دوکان وەربگیرێت. ئەمە هەر نەک سوود بە هاوڵاتیانمان دەگەێنێت بەڵکو کوردستان دەکاتە مانشێتی میدیاکانی جیهان. هەرێمێکی دەوڵەمەند بە نەوتی عێراق تەواوی کارەباکەی لە سەرچاوەی نوێبووەوە دێت. تا جارێکی دیکە هەر شاد بن.